كنوح هات بو بيغمبر هم عجائب له وتي ما تشيم كابرات وباس الدين وشتاناك اجل ورن بس بولاي خوا بانكانا كم من بيلانم امر جواي لياتوها او يوكو بيغمران بلا ورن كاغا بس بولاي خوا بانكانا شتي وانا بي كسب لاني همي واله چونك خوي همي باشالي بيسا همي يا لقل دزيك وجرديك وبياو كوجيك ودين فروشك ايا الله شتي وانا بي والله كسب لاني الا لانيكي هذا باشا هل لاني بوم لعنتم لبه اگر هيز لانيكي نبوم لعنت لتوبه باشا بي خوش ما هو به چند ساڵە من وعالم 10 ساڵە من بۆ خۆم وعالم گۆرە کەسی خۆ جاری وایە یعنی خزمی نزیکی خۆ دەڵێ بەخاتۆ لە ژێر شتێکی باوەڕ پێ ناکە گومانە لێیەکە ئێوایە نوح ژنەکەی خۆی گومانی هەبوو لێی بۆیە باوەڕی پێ نەهێنا کوڕەکەی خۆی گومانی هەبوو لێی بۆیە باوەڕی پێ نەهێنا ئەبێ وابێ خەڵک ئەمەندە پیس و بۆگەنە بێ جاری وا هەیە لەناو کەسە نزیکانی خۆشەوات بێڵێ بەڵام جاری واشەیە خەڵک فیتڕەتی پاکە لەو پەڕی دنیا باوەڕ پێێنێ لەبەرەوەی فیتڕەت و دڵ و دەرونی تێک نەچووە بۆگەن نەبووە نوح بە قەومەکەی واوتی باشە سیرتان لێ من لە خۆتانم دینتان بۆێنم بۆ پێتان سەیرە کابراکم 950 ساڵ لە ناوتان ناژیم وای بێت چیتان لێ دیوم خۆ بەنهێنی نەژیاوم کاکە لە ژێر عەرزەوە نەهاتووم و لە ئاسمانەوە دانەبەزیوم و جا ئەوە لە ناو خۆتانە 950 ساڵە بوختانم بۆکەن وەڵێن ئەمە لەکوێوە هێناوێتی و ئەمە کێ فێری کردووە باشە جا ئەگەر بەهەتاو لە ئاسمانەوە دابەزێ مەلایکەیە بۆچیان پێوت کە کەس نەیدیوە و 950 ساڵ نییە لە ناویانە بژی و ئاگاداری حاڵی نەبوون بە حیاتی وەڵا 100 ئەوەنیگە بوختانیان بۆگرت 100 ئەوەنیگە بوختانیان بۆگرت یعنی کابرا هاتووە دین فێریە و خەڵکاکە بە پاکی بۆ لای خوای پەروەردگار ئیتر گروپ نییە نەیدەنە پاڵی و حیزب نییە نەیدەنە پاڵی و بوختان نییە بۆی نەکەن و یعنی پیاو نازانێ خۆی چییە جاری وایە وای لێکەن دەمێڵێن داعشە دەمێڵێن قاعیدەیە دەمێڵێن نەسڕەیە دەمێڵێن فلانە حیزبی ئیسلامیە دەمێڵێن لە فلانە گروپی ئەوەیە دەمێگەڵێن لە ئەگەڵ ئەو عەلمانیە لەگەڵەمە باشەوەرە کاکە تۆ چی بۆ کابرا کرد خۆی چی بۆ نەهێشتەوە داتە پاڵ هەمووی بەس نەدوت بۆ خوایشەکە بەس ئەوە نەوت هەرچی شتەوتە لەسەری خەڵک ئەوە هەر کەسێ بە پاکی بڕاتە پێشەوە لێیان و بێوێ دینیان فێر بکە ئەیدەنە پاڵ هەر هەمووی نەبەست بە دەمیانانایە بڵێن بەخوا پێچێ بۆ خوا بێ هەر ئەوەنە یەک تۆز گومانیشی لێ بکەن بڵێن باشە ئەگەر بۆ خوا بوو باوا بڵێن باشە ئەگەر بەسەر بە کەس نەبوو با ئەو تۆزە گومانەی لێ بکەن نییە ئەو تۆزە گومانە شەیطان نایاڵێ بیکەن هەر ئەبێ خراپەکەی لێ بکەن دوای چەند ساڵێتەوە بە خۆیان کە جوێنی پیاویت و تجایەتی کردویت و پۆستی لەسەر کردوی ئەنجایاڵێ مامۆستا گردن مازاکە وەرە گردنە بە قوڕاچێ هەرگیز ئازای ناکەم وایە نا والله وەکو نوح حەڵێم لا تذر للكافرين على الأرض ديارا مادام ئاواکەن پێم وەکو نوح 950 ساڵ پێیان کرد دوای دوعای کرد وتی خوای لەسەر زەویان ماڵی یەک کافر نەهێت هەمووی کاولکە والله هەرە دوعاکەم منیش هەرچی دەجال و درۆزن و بوختانچێ یا ڕەبی خوایان نەمێنن هیچیان باشە فەرمووی ئاشا عەجایبتان لێگاکە کابرایەکم لە خواوە هاتووم دینتان فێرەکەم و هیچ مەبەستێکم نییە کاکە وەڵی بەزەوە دینەکەی خوا قبوڵی کەن و تاوە خۆ چی مێولێتان وەڵی نەپارەم داوا کردووە لێتان ئین ئەجریە ئیلا عەلی الله داوای سەرود سامانی کامتانم کردووە بە کامتانم و تۆ وەرن پارەم بۆ بێن یعنی هیچم ناوێلێتان هیچ شتێکم نەویستوە لا أسألكم عليه مالا داوای پارەتان لێ ناکەم يعني براسية بي إمام خطيب ملا آوابي لا أسألكم عليه أجرا لا أسألكم عليه مالا همو بيغمران هاتون وان بقومك